سڵاوتان لێبێت چەند ڕۆژێکی دیکە بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت. لە ئێستاوە پارتی دیموکراتی کوردستان بەڵێنەوە بە دەنگدەری خۆی کورد دەدات کە نەخشەی ئیداری کەرکووک بگۆڕێ و بە دڵی کورد بێت. پارتی باسی کاندید بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کردووە. من گفتوگۆ لەگەڵ میوانەکەم ئەەکەم کە بەڕێز پارێزەر ئەنەس جەمالە. زۆر سپاس بۆ ئەتوانی خۆت بناسیێنی جەنابەت. من پارێزەر ئەنەس جەمال محەممەد کاندیدم لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 1970 ڕێزبێندی 19. باشەوە بەڵێ بەرنامەتان چییە بۆ بژاردننی ئەنجومەنی پارێزگا؟ بەرنامە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشداریەکەن بە 30 کاندید بە دەستێنانی زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگا بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی خزمەتی باش شاری کەرکووک بکەین بەبێ جیاوازی. ئەش خۆت لەناو تورکمان گەورە بوویتە؟ بەڵێ. باشە لەگەڵ تورکمانە پەیوەندی چۆنە؟ ئێمە پەیوەندیمان زۆر باشە لەگەر تورکمان لەگەر عرب زۆربەی تورکمانەکانیان وعدیان داوە دەنگ بدەنە بە منش لەگەڵ تورکمان و عەرەبا پەیوەندیتان چۆنە؟ دەنگتان پێدەن؟ ئێمە پەیوەندیمان باش لەگەر عرب و تورکمان یان زۆربەی تورکمانەکان وعدیان داوە دەنگ بدەنە بێمە بە تایبەتی بەندە خۆم لەناو عربش هەیە نەفس حاڵەت وعدیان داوە دەنگ بدەن بە من هەیە لەناو حیزبەکانی ترشەوە دەنگ بدەن بێمە. باشە مەبەستم ئەو بوو خۆت لە منتقی تورکمانی گەورە بوویتە بۆی ئەو پرسیارم لێت کرد. تورکمان ئەگەر بێت و دەنگدا بە پارتیەوە چی بەڵێنێکیان پێدەن و چیان بۆکەن؟ ئێمە وعدماندا ئەوەی دەنگ بدا پێمان ئەوەی دەنگش نەداتەوە هەر خزمەتی شاری کەرکووکەکەم بەبێ جیاوازی. چونکە ئێمە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان دروشمانەوەیە ئێمە پێکەوژان یەکتر قوبڵکردنە باش نییە؟ باشە. ئێمە زۆربەی گەرک کوردیەکان شۆخراون لە پرۆژەکان و دێ هاتە کوردەکان ئێمە کێشەی زەویزراعیمانش زۆرە. ئەوە خاڵێکی هاوبەشە لە بین کورد و تورکمان. بەڵێ. ئەمە چۆن چارەسەرەکەن چکە تورکمانش کێشەی زەویزاری هەیە؟ ڕاستەکە ئێمە من لەبەرەوە من خۆم پارێزەرم 22 ساڵە ئەوە کارمە زۆربەی کێسەکانم لەسەر زەویزراعیەکانی کەرکووکە و تایبەتی منطقەی سەرگەران و پلکانە و منطقەی بیبانی و منطقەی داقووق و ئەم منطقانە شوان و قەرەنجیر و یایچی. حەق بە کێیە مادام تۆ پارێزەری؟ وەڵڵی حەق بە کوردەکانە خاوەن زەوین؟ حەقی خۆمان حەقی کورد و تورکمان ئەوانەی زەوی ڕۆیشتووە بە قەرارەت مەجلیس قاغتەوڕا بە قەرارەتی ژوورێکی شمال. ئەی بۆ پێیان نادرێتەوە بۆ مەحکەمە لە بەرژەوەندی عەرەبە هاوردەکان زۆر جار قەرارەدا؟ ئەمە زۆری بریاری سیاسیە تەبعاً دەرەچێتەوە ئەگەر بریارێکی بریاری قانونی بێ دەبێت حەقمان بگەڕێتەوە. باشە کاکە ئەنەس مادام مناڵی ناو شاری و لە کەرکووک چەند ساڵێکە خەریکی مەحاماتی ئێستا دۆخی کەرکووک چۆنە بینی بە تایبەت لەو ماوەی پارتی گەڕای و بارگای لە قیسی کردووە لە کەرکووک؟ ئێستا دۆخی کەرکووک زۆر باشە دوای گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان کردنەوەی بارگای لە قسیە پارتی دیموکراتی کوردستان زۆر یان با بڵێم بە تایبەتی کوردەکانی کەرکووک زۆر دڵخۆشن. هەندێک دیمەنم بینی لە نێو بارگا کە لە قیسە کرا تورکمانشی تێدا بوو وایە یعنی باش دڵخۆشم بە گەڕانی پارتی؟ تورکمانەکان بەش لە عەرەبەکانش دڵیان خۆش بە گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان لە لیستی پارتی دیموکراتی کوردستان بربێژێرمان هەیە سێ بربێژێر تورکمانمان هەیە بەربێژێر عەرەبشمان هەیە چونکە لیستی پارتی دیموکراتی کوردستان هەموو پێکهاتوو هەموو پێکهاتەکانی کەرکووکەوە باشە بە کورد و بە عەرەب و تورکمان. ئەی دەتانێت چی لە دۆخی کەرکووک بگۆڕن؟ وەڵڵی ئینشاڵڵا ئێمە ئەگەر زۆرترین کورسیمان هێنا ئینشاڵڵا زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگا کەرکووک بەدەستێننەوە نادەم دۆخاوە بمێنێتەوە دۆخ ئەگەر ئەمنی بێت دۆخە سیاسیەکەی بێتەوە ئینشاڵڵا بەرەو چاکتر شەڕواتەوە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەوادری خێر هەیە کە دۆخی کەرکووک باشتر بێ؟ بەڵێ دوای هەڵبژاردن ئەم پۆستانە زۆرستە بە وکالەتە بەرەوە درێت لە لایەن مەجموعەی ئەشخاصەوە ئەوانە بە تایبەتەوە نامێننەوە چونکە دوای هەڵبژاردن کرا مەثەڵەن قایمقان بێ مدیر ناحیەکان بێتەوە محافظ بێ ئەمانە هەمووی مدیر دایرەکان بێ ئەمانە هەمووی نامێنێتەوە. دەست خۆش بێ کاکە ئەنەس جەمال کاندیدی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ دەرفەتان. زۆر سپاس بۆیەوەش کە بینەریم گفتوگۆیە بوون تا ناساندنی کاندیدێکی دیکە خواتان لەگەڵ.